ئەمن و بەڕاستی ینی هەردوو وەزیرێکی کەش کا محەممەد ئەحمەد و کە عەبدوڕەحمان عەبدوڕەحیمیش باش کاکە من 3 سارم لا بووە ئی وەزارەت یەکێنی نووسینگەکە بۆ هەلێ بەجێم هێشت دوایی کە وەزیر نوێ دەست بەکار بوو هەردوو سارم بۆ خۆم بردوم کاکە و 2 سارەکانتە باش نەگەوە کاک حەشیم ئەو چەکانی بە حیمایەکان بخۆ حرەسەکان هەر مامە پاسەوانەکە بەخوا چەکانشماندانەوە مەغزنەکانش پیشەکانش بەخوای هێندێک قاب و قازاق و کەوچکیان هێنابوونانە لێ دەخوارد لە کابینەکەی بە قورئانەوەشمە ببردنەوە یەکا حەشم نابێ خەڵک ئەمە ببینێ ئێخ بابەکەم دەگەێت ئەمن دەم کاکە ئی من نییە ئەوە مڵچی گشتیە ئێ خەڵک نابێت کاکە جیاوازی بکات لە نێوان ئەوەی کە ئەمن کەوچکێکیش بێ بەخوا بەزایج نازم کە مڵچی گشتی دەی بەمەوە ئایا نابێت جیاوازی بکات لە نێوان ئەوە و لە نێوانەوەی کە مەسم بکات بە $1,000,000 دیار نییە با خەڵک دەسەڵاتمان بێ تاقیمان کە بزانین داخەوە خۆ تاقی نەکردینەوە نەبوو تاقیکردنەوە لە بازنەیەکی گچکە